ئەگەر ئینسان لە هەموو حاڵەتێکا بەڕاستەقینەی پشت بەخوای گەورە بۆسێ خوای یارمەتی دەرێتی، بەس بەڕاستەقینەی ئەعوذ بالله وەکو شمشێرێکی تیژ وایە، وەکو شمشێرێکی تیژ وایە. ئەم شمشێرە تیژە، بەڵام بەدەستی ئینسانێکی ترسنۆک و ئینسانێکی بێغیرەتەوە بێ هیچ قیمەتی نییە، بێنەگیانی ناتوانێت بکات پیا هەڵیگرێ، دەستی شمشێرەکە لاگرێ دیفاع لە خۆی بکە. بەڵام ئەگەر بەدەستی کەسێکی بەغیرەت و زیرەک و ئازاوە بێ، ئەو کاتە بەو شمشێرە یعنی کاتێ شمشێرەکە ئەگرێتە دەست ئەتوانێت دیفاع لە خۆی بکە، ئەتوانێت بەرگری لە خۆی بکە. جا هەنێ کەسەیە بە ئیخلاسەوە پەنا نابەنە بەرخوا، بۆیە وەکو ئەو وایە کەسێکی بێغیرەت شمشێرێ بەدەستیەوە بێ، پەناگرتن وەکو شمشێرە تیژەکە وایە ئینسان ئەتوانێت سلاح و چەکێکی زۆر بەهێزە، بەڵام چی سفادەیەکیە بەدەست کەسێکی بێغیرەتەوە بێ. بەڵام ئەگەر بەدەستی کەسێکی زۆر مخلیصەوە بێ، ئەعوذ بالله، هەر پەنای گردە خوای گەورە یەکسەر خوای تەعالا پەنای ئەدا. ئەگەر تەماشای دایکی مەریەم بکەی لە قورئانە، کاتی حامیلەیە بە مەریەم، لەوێ ئەڵێ چی؟ ئەڵێ ئوعیذها بکە وذریەتها من الشەیطان الرەجیم. خوایە گیان ئەم مناڵەکە لە سکمایە، خۆی و زوڕیەتەکەی پەنا ئەگرم بە تۆ خوایە، پەنایان ئەدەم بە تۆ لە شەیطانی نەفرین لێکراو، پەنایان ئەگرم بە تۆ لە شەیطانی نەفرین لێکراو. ئەمە ژنێکە حامیلەیە، دوو گیانە، داوا لە خوا ئەکا کە خوای گەورە پەنای ئەم مناڵەی سکی بدا، خۆی و زوڕیەتەکەیشی لە شەیطانی نەفرین لێکراو. تەماشاکەن برا بە ڕێزەکانم، پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ صلی الله عليه وسلم، ئەفەرمێ ما من مولود إلا ونخسه الشيطان، ئەڵێ یەک مناڵ نییە کاتێ لە دایکە بێ ئیلا شەیطان ئەژەنێ پێوە هاوار ئەکات، و کاتێ هاوار ئەکات و کاتێ لە دایکە بێ ئیلا شەیطان ئەژەنێ پێوە. مناڵ نییە ئیلا شەیطان نەژێنێ پێوە. بەڵام کێ نەبێ لە مەدەر بەدەر ئەبێ؟ إلا ابن مريم وأمه، إلا عیسای کوڕی مەریەم و دایکی. لەبەر چی؟ لەبەرەوەی داپیرەیان دایکی مەریەم لە کاتی خۆیان پەنای گردە خوایە پەنای ئەم مناڵە و زوڕیەتەکەی. ئەو مناڵە مەریەم دەرچوو و زوڕیەتەکەیشی کێ دەرچوو؟ عیسا دەرچوو. چەند مهمە خۆشەویستەکانم. بۆیە پەناگردنە خوا یەکێکە لەو سلاحە بەهێزانە، لەو چەکە بەهێزانە کە ئینسان ئەپارێزێ لە شەیطان و لە شەڕی شەیطانەکان. ئینسانی مسلمان ئەبێ ئەو سلاحەی دائیمەن پێ بێ بۆ ئەوەی خۆی بپارێزێ. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء